سڵاوی خۆی گەورەتان لێبیتن خوشکان و برانی بەڕێزم. یاسای چوارەممان هەیە پێی دەگوترێ ئەنهالتڤێک. ئەنهالتڤێک پێک دێتن لە دوو یاسای سەرەکی ڕیاکسیۆنزبێک و هەروەها برەمزبێک. ئەنهالتڤێک خۆی لە خۆیدا مانای مەودای وەستانت دەکاتن. باشە مەودای وەستانت ئەتو چەند مەودات پێویستە بۆ وەستانی بۆ ئەوەی کەەوە ئەو وەڵامە شوەر بگرین هەردووک یاساکەی لێک دەدەینەوە. یاسای ڕیاکسیۆنزبێک کە توانای کاردانەوەمان نیشان دەداتن و هەروەها یاسای برەمزبێک کە مەودای ستۆپەکەشمان بۆ نیشان دەدات. بۆیە هەردووچیان بەیەکەوە وەڵامەکە کۆ دەکەینەوە دەبیتە چ دەبیتە ئەنهالتڤێک. ئێستا گوتمان وەکو بیرخستنەوەیەک یاسای ڕیاکسیۆنزبێک چییە؟ خێرایی دابەشیدە جارانی سێ یەکسانە بە وەڵامەکە. ئەوجا یاسای برەمزبێکیش خێرایی دابەشیدا جارانی خێرایی دابەشیدا یەکسانە بە وەڵامەکە. کەواتە وەڵامی ڕیاکسیۆنزبێگەکە و برەمزبێگەکەی هەردووچی کۆ دەکەینەوە چ دەردەچیتن؟ وەڵامی ئەنهالتڤێگەکە دەردەچیت. بۆ بە نمونە با شەرحی بکەین. ئێستا لەو نمونەیدا پرسیارەکە پێمان دەڵێت Sie fahren 50 km/h in einer Stunde, haben eine Sekunde Reaktionszeit und führen eine normale Bremsung durch. ئێستا خێرایمان 50 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا و یەک چرکە کاتی کاردانەوەمان دەردەخین بە یەک چرکە. کەواتە لەگەڵ ئەو کاردانەوەیشدا ستۆپێکی ئاسایی دەکەین. führen eine normale Bremsung durch. لێرە پرسیارەکە ئاڕاستەمان دەکرێت wie lang ist der Anhaltwerk nach der Faustformel؟ بەپێی ئەو یاسایی کە هەمانە ئێستا مەودای وەستانت چەندە؟ باشە هەردووچی باس کردیە کەواتە دێنەوە دەگەڕێنەوە سەر چێ؟ دەگەڕێنەوە سەر هەردووک یاساکە. کەواتە دەڵێن 50 کیلۆمەتر دابەشیدە سەرەتا یاسای ڕیاکسیۆنزبێگەکەی دێنین 50 دابەشیدا دەکاتە 5 جارانی سێ 15 مەترمان هەیە. ئەو جارە دەین یاسای برەمزبێک 50 کیلۆمەتر دابەشیدا جارانی 50 کیلۆمەتر دابەشیدا 50 دابەشدا دەکاتەوە 5 50 دابەشدا هەروەها دەکاتەوە 5 5 جاران 5 دەکاتە 25. ئێستا لە توانای کاردانەوەمان چەندمان هەیە؟ 15 مەترمان هەیە و لە مەودای ستۆپیشمان چەندمان هەیە؟ 25 مەترمان هەیە. ئێستا 15 مەتر کۆ 25 مەتر دەکەین 15 کۆ 25 یەکسانە بە چل. لە وەڵامدا وەڵامی بۆ پرسیارەکەی دەڵێن چ؟ دەڵێن 40 مەتر ئێستا مەودامان هەیە. ئەو جارە پرسیارەکە دەڵێت Sie fahren 100 km/h und haben eine Sekunde Reaktionszeit und führen eine normale Bremsung durch. ئەو جارە خێرای 100 کیلۆمەترە باش بە یەک چرکە کاردانەوەمان دەردەخین و هەروەها ستۆپێکی ئاسایش دەکەین. کەواتە wie lang ist der Anhaltweg nach der Faustformel؟ ئێستا مەودای وەستانمان بەپێی ئەو یاسایی کە هەمانە چەند مەترە؟ ئۆکەی دووبارە دێینەوە هەردوو یاساکەی لێک دەدەینەوە. کەواتە یاسای ڕیاکسیۆنزبێک بینین 100 کیلۆمەتر دابەشیدا دەکاتە 10 جاران سێ دەکاتە 30. لێرەدا 30 مەترمان هەیە. لە یاسای برەمزبێک 100 کیلۆمەتر دابەشیدا جارانی 100 کیلۆمەتر دابەشیدا لە هەر لایەشی دەما بۆ دەردەچیتن کەواتە 10 جاراندا دەکاتە 100 مەتر. ئێستا چ دەکەین؟ کەواتە 100 مەتر پلوس 30 مەتر دەکاتە 130 مەتر. هیوادارم ڕوون بیتن بۆ هەموو لایەکی دوعای خێرمان بۆ بکەن سەرکەوت و سەرفراز بن.